بەڕێزان بەردەوامین گفتگۆ دەکەین لەبارەی دانیشتەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەبارەی دەنگدان بە پارێزگابوونی هەڵەبجە بۆ دواخرا و بۆ دوایەوەی کە دوو ڕۆژ دوو ئێوارە لەسەرێک دیاری کرا بۆ دەنگدان لەسەر ئەو پرۆژەیە سایە بەڵام دواخرا بیانۆکە چییە؟ فراکسیۆنەکانی تر بەدل لە فراکسیۆنە کوردستانەکان بۆ نایانوێت دەنگ بەم پرۆژە یاسایە بدەن گفتوگۆ دەکەین لەگەڵ زۆر بەڕێز کاکەریم شکۆر ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق. کاک مەلاکەریم سڵاو لێبێم کاتت باش سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان. پێمان بڵێ ئەنی فراکسیۆنەکانی تر بیانویان چییە؟ بە چ بیانوویەک نیساب تەواو ناکەن دەنگ بە پرۆژە یاساکە نادەن؟ ئەم کاتتان باش ڕاستیە کۆمەڵێک هۆکار هەیە بۆ ئەوەی فراکسیۆنەکانی تر بەشداری نەکەن. ئەمەوەی من لە بڵێن فترەی ڕابردوو نزیکەی 5-6 مانگی ڕابردوو تا ئێستا تێبینیم کردووە یەک بەشێک لە ئەندامانی ئەو فراکسیۆنانە ئیتیزامێکی ئەوتۆیان بە سەرۆکی فراکسیۆنەکەیانوە نییە. دوو بۆ ئەم بابەتانە لەوانەیە زۆر باوەڕیان بەوە نەبێ بەشداری تێدا بکەن. ئێستا من تێبینی ئەوم کردووە لەم ماوەی دوایە ئەنی بەداخەوە وای لاتوە پەرلەمانی عێراقی ینی ئەوەیە کە بڕیارەکان بە ینی چەند یاسایەک بە پاکێج بڕوا چۆن ئەوەی بینیمان لە چەند مانگی ڕابردووە 3 پرۆژە یاسا دەنگی لەسەردرا وەکو پاکێجێک دەنگی لەسەردرا ئەوەی مڵک و ماڵی جوتیارانی کورد لە ناوچەی کێشە لەسەر ئەوەی قانونی ئەحوالی شخصی و ئەوەی ئەفعامەکە ئیستا بەداخەوە ینی ناکرێت هەڵەبجە وا قسەی تیا بکرێەوە ئێمە ڕازیش نابین بەوەی هەڵەبجە ئیستحقاقی خۆیەتی ئەو هەموو قوربانیە گەورەیە و ئەوەی کە هەیە و ئێمە بەردەوامین لەسەرەوەی کە قسە لەگەڵ هەم سەرۆکی فراکسیۆنەکان هەم ئەندامانی فراکسیۆنەکان ئەندامانی پەرلەمان لە ناو هۆڵی کۆبوونەوە لە کافتریا بەردەوام قسەیان لەگەڵەکەین. بەڵام بەداخەوە من ئێستا ینی ئەوە ئەبینم جارێکی تر ئەیانەوێ بە پاکێجێک 3 پرۆژە یاسا ئەوەی هەڵەبجە ناوی بنێنهی کورد و عەرەبی سونەش لە ڕاستیای سەپێ لەسەرەوە داگرن کە قانونی موساءلە و عەدالە هەڵبۆشێنرێتەوە و کۆتلە شیعەکانیش ئەوانیش بۆ خۆیان پرۆژە یاسایی حەشدی شەعبیان هەیە. ینی بەداخەوە من ئێستا بۆنی ئەوە ئەکەم بیا لێرە و لەوێ بواتێ ئەگەم بەنیازی ئەوان ئەوەی قانونی حەشدی شەعبی خوێنەوەی یەکەم و لەم ماوەی ڕابردووە خوێندنەوە یەکەمی بۆ کرا خوێندنەوەی دووەمیشی بۆ کرێت ئەوەی موساءلە و عەدالەت تایسە نەهاتووە. بەڵام من وا ئەبینم یا ئەوان لەواچێ بە تەمای ئەوە بن بەداخەوە هەڵەبجە حاڵەتێکە ناکرێت لەگەڵ هیچ پرۆژە یاسایەک بەراورد بکرێ ئەوەی کە لە هەڵەبجە ڕوویدا ینی لە سەدەی ڕابردوو یەکێک لە کارەساتە هەرە گەورەکانە ناکرێت لەگەڵ یاسای تر و ئێمەش پێمان ینی وجدانمان ڕێگامان نادا ئێمە بین بەرامبەر پرۆژە یاسایی در بە پاگێچێک هەمووی تێپەڕێنین. باشە کاک مەلاکەریم ینی بڕوایان بە پرسەکە نیەوە دەمجێکن لەگەڵ پرۆژە یاسای ترا دەیانەوێت دەمجیکەن بیکەنە سەبەتە پرۆژە وەکەوەی جاری پێشوو هەندێک کەس بە سەبەتەی پرۆژە ناویان دەبەر. ینی ئایا بڕوایان بە پارێزگابوونی هەڵەبجە نییە یان چی دەڵێن یان دەیانوێت ئەمە بکەنە دەرفەتێک بۆ لە پەنا ئەمەوە ئەو دوو پرۆژە یاسایی خۆشیان تێپەڕێ چونکە ئەنی بیرمانەچێ بەڕێزیشت ئاگداری و شارەزاتری لەوەی پرۆژە یاسای حەشدی شەعبی ئەوان لە نێو خۆیاندا کێشیانەیە نەگەوەی کە فراکسیۆنەکانی دەرەوەی لایەنە شیعەکان کێشیان لەگەڵ ئەو پرۆژە یاسایەدا بێ. سەبارەت بە هەڵەبجە بەداخەوە لێرە لەوەی قسەمان لەگەڵ کردوون بەشێ زۆریان باوەڕیان بەوە نییە و هەندێک جاریش بەڵێنەدەن بەڵام کاچینە ناو هۆڵی کۆبنەوە بەڵێنەکە جێبەجێ ناکەن. لە ماوەی ڕابردووە زۆرمان لەو حاڵەتە بینی و من ئەڵێم ئەو پرۆژە یاسایی تریش کە زوڵمی گەورە لە کورد کرا بۆ کێشەی
ئەرزوو ئەرازی جوتیارانی کورد ئەگەر لەگەڵ دوو پرۆژە یاساکەی ترانە بواە تێنە باشە ئەپەڕی. کاگەلاکەریم دەڵێ بڕیان پێ نییە ینی بڕیان بەوە نییە کە هەڵەبجە بکرێ بە پارێزگا ینی پێیان شتێکی هاوە کۆڵێ پێیان ئەغزا پێیان خراپە بەوەی نابینن بکرێتە پارێزگار و هەندێک جار باوەڕیان بۆ قوربانیش نییە هەند من ناڵێم هەموو ئەندام پەرلەمانەکانی فراکسیۆنەکانی تر بەڵام هەندێک ئەندامی پەرلەمان هەیە لە ڕاستیا لەگەڵ ئەندانشین لە کافتریا و لە شوێنەکانی تر ئەسەن باوەڕیان بەوە نییە ئەوەی بەسەر هەڵەبجا هاتووە واقعی و حەقیقیە بەداخەوە یعنی هەندێک جار ئەو جۆرەشتانە ئێمە ئازارمانەدا و بە بەڵگەوە ئەی خەینە ڕووە قەنەعەتیان پێێنین لەگەڵ چەندینیان بەو شێوەیە تەعاملمان کردووە قسەمان کردووە بەڵام کاچینە ناوهۆڵی کۆبنەوە بەڵگەیان بۆ خەینە ڕوو کاچینە ناو هۆمە یەکەم جار نییە پرۆژەی بە پارێزگابوونی هەڵەبجە بێتە سەر ئەوەی دەنگی لەسەر بدرێەوە تێنەپەڕێ یا کەزانیمانە تێناپەڕێ ناخرێتە دەنگەوە یا ناهێڵن نیساب کامل بێ یا نیسابەشکێنن لە ناو هۆڵی پەرلەمانە ئەمانە لە ڕابردووە زۆر ڕووی داوە یعنی پرۆژەی بە پارێزگابوونی هەڵەبجە لە 2/4/2023 خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە پرۆژە یاسا کە خوێندنەوەی یەکەمی بۆ کرێت تا دەنگدان ئەتوانرێت لە ماوەی 48 سعاتە هەرسێ خوێندنەوەکەی بۆ بکرێ خوێندنەوەی یەکەم و دوایش خوێندنەوەی دووەم کە مناقەشا کرێ و دەنگیشی لەسەر بدرێ پرۆژە یاسای بە پارێزگابوونی هەڵەبجە لە 2/4/2023 خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە دوایش لە ماوەی ڕابردووە خوێندنەوەی دووەمی بۆ کرا بەڵام بەداخەوە لەم فترەی ڕابردووە ئەوە چەندین جار هەوڵ بوێن بە هەموو فراکسیۆنە کورسانیەکان و لە سەرۆی هەمووشیانەوە فراکسیۆنی یەکێتی کە هەوڵی جددیمان داوە و چوینەتە هەموو فراکسیۆنەکانی تر و چوینە لە ژوورەکانی خۆیان سەرمان لێداون قسەمان لەگەڵ کردوون ڕوونکردنەوەمان بۆ داون لەسەر ئیستحقاقیەت لەسەر ئەوەی کە هەڵەبجە چی بەسەرات و هەوڵمان داوە قەنەعەتیان پێبێنین هەندێک جار قەنەعەتیشیانیانەوە بەتایبەتی لە دوو دانیشتنی ڕابردوو ئێوارەی سێشەمە و ئێوارەی چوارشەممە یعنی ئێمە هاتە سەرەوەی دڵنیابین لەوەی کە ئێوارەی سێشەمە تێپەڕێ کە نەیان نێڵانی ساب کامل بێ و دوایش بەڵێنیاندا کە ئێوارەی چوارشەممە دوێنێ ئێوارە تێپەڕێ بەداخەوە ئێستا جارێکی تر ئەوەیان خستە دوایی جەژنی ڕەمەزان کامانە لە ڕاستیە ئێمە ئازارمانەداوە جێگەی نیگەرانیە ینی 2 ساڵ بەسەرەوە تێپەڕێکە یەکەم خوێندنەوە بۆ پرۆژە یاسایی بە پارێزگابوونی هەڵەبجە کراوە بەڵام ئێمە نەمانتوانیوە تێیپەڕێنین کە ئیستحقاقی خەڵکی هەڵەبجە و خەڵکی کوردستانە. کاک مەلاکەریم فراکسیۆنە کوردستانەکان وا دەردەکەوێت کۆک و یەکدەنگن بەڵام لێرە و لەوێ هەندێک پەرلەمانتار جاری وایە دەڵێن ڕەنگە فراکسیۆنێک زۆر جددی نەبێ وەکو دەڵێ هەوڵی زۆر جددی نەدابێ لەبەرەوەی گوایە هەڵەبجە دەکەوێتە باوا بڵین یعنی بۆی ڕوون وێلاوینەران جێ نفوزی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە یعنی زۆر وەکو یەکێتی فراکسیۆنەکانی تر جددی نەبێ لە پرسەکە ئایا ئەومە هەست پێ دەکەن ئێوە؟ ئەوەی ئێمە ئەیبینین بە ڕووکەشی لە ڕاستیە هەستمان پێ نەکردووە هەموو فراکسیۆنە کوردستانیەکان جددین و هەمومان پێکەوە لە هەوڵین و هەمومان پێکەوە لە ناو هۆڵی کۆبنەوە ئامادە بین و چۆنەڵی نوێنەری کوردیش لەوێ کە کاکشاخەوان عەبدوڵایە جددیە لەوەی ئەم پرۆژە یاسایە لە جەدوەلی عەمالاتدا بنرێت و کۆبنەوەشمان لەگەڵ کردووە ئەوان ئەوەی ئێمە ئەیبینین جددین لەوە و هەموو فراکسیۆنەکان بێجیاوازی ئێمە وەکو یەکێتی ئەچینە لای ئەوانی تریش بەڵام من قەت هەستم بەوە نەکردووە ڕۆژێ لە ڕۆژان هەستم بەوە نەکردووە فراکسیۆنە کورسانیەکان ئەندامێک یا سەرۆکی فراکسیۆن یا کەسێک لەوانە جددی نەبوو بێ لەو بابەتانە یا بێ ئامادە نەبێ یا بە شێوەیەک لە شێوەکان بیانەوێ بربەستێک بۆ ئەو بابەتە دروست بکەن بەڵام لە سەروی ئەوانەوە ئێمە وەکو جەنابی کاکەرێم کە سەرۆکی فراکسیۆنەوە من کە جێگرم و چەندین ئەندام پەرلەمانی ئێمە چوینە هەموو فراکسیۆنەکان لە ژوورەکان خۆیان سەرمان لێداون و جەنابی سەرۆکی یەکێتیش لە 2 ڕۆژی ڕابردووە کاک پاڤڵ لەسەر خەت بووە بۆ ئەوەی ئەوانە جێبەجێ بکرێ بەڵام بەداخەوە یعنی خەریکە وای لێبێ متمانە نەمێنێت چونکە بەڵێ نەدەن تا کاتی بەستنی
کۆبنەوەی پەرلەمان دێت دوای ئەوە تەماشاکە یا نیساب کامل نابێ یا دێنە ناو هۆڵی کۆبنەوە دوایی بە بەیانویەک هۆڵی کۆبنەوە جێهێڵن و واکەن کە نیساب کامل نەبێ و دەنگ لەسەر ئەو پرۆژە یاسایە نەدرێت. باشە کاک مەلاکەریمە و بیانوەی یەکەم شەو یەکەم ێوارە کە با بڵێن نیساب تەواو نەبوو وتیان گوایە بەهۆی یاری منتەخەبی عێراقەوە هەڵبژاردنی عێراقەوەیە لەگەڵ فەڵەستیندا و دوای دۆڕاش ئەوە بیانوویەکی مقنع بوو ینی ئەم بیانوە ڕاست بوو پەرلەمانتارەکان ئەیانوو بەهۆی ئەوەیە هیچ بیانوویەک بەڕاستی ئێمە ئەوە بەڕاست نازانی چونکە دوو تەلەڤیزیۆنی گەورەیان هێنا بۆ ناو کافتریایی پەرلەمانیش بۆ ئەوەی یعنی تەلەڤیزیۆنەکان 6 مەتر لە بڵێن دەرگای هۆڵەکە کە ئەچیتە ژوورەوە بۆ دەنگدان 6 مەتر دوور بوو یانتوانی ئەوانەی وا سەیری یاریەکەشەکەن کە جەرەس لێداباتانە ناو ژووری هۆڵی کۆبنەوە و دەنگ بدەن دوایش بچنە دەرەوە یا کەی ئەوەیە تو پرۆژە یاسایەکی وا گرنگ بۆ ئەو یاریەکە پێش ئەوە بخەی بەو شێوەیە ئەوان ئامادە بوون لە کافتەریا ئەوە نییە بڵێ نەبن ئامادە بوون لە کافتەریا و نیساب هەبوو لە کافتەریا بەڵام دوایی بەشێکیان نهاتنە ژوورەوە و بەشێکیان ێواشێواش نیسابیان شکان ئەوانش لە ژوورەوە بوون دەرچوونە دەرەوە ناخێر من ئەوە بەڕاست نازانم و ئەوە بەیانوو نییە بۆ ئەوەی ئەندامانی پەرلەمان دەنگ نەدەن لەسەر پرۆژە یاسایەکی گرنگی وەکو پرۆژە یاسایی بە پارێزگابوونی هەڵەبجە. باشە کاک مەلاکەریم بیانی بیانۆکەیان چییە وەکو تۆ دەڵێ ئەوان دێنە کافتریاش دێنە هۆڵەکەش یان ئێوە نییە نێن دێنە کافتریا دێنە هۆڵەکەش بەزەوەی نایەنە ژوورەوە یان دێنە ژووریشەوە بەڵام هۆڵەکە جێ هێڵن و نیساب تێکە دەنەوە بیانۆکەیان چیەوەی کە قسەیان لەگەڵاکەن ناڵێن نایەین هەندێکیان لێرە و لەوێ قسە ئەکەن بەڵام بەشێ زۆریان پێمانەڵێن باشە ئامادە ئەبین دێن ئێمە کە سەردانی ژووری فراکسیۆنەکانەکەین هەر فراکسیۆن و ژووری خۆی هەیە ئەچین بەڕەسمی لەوێ تەکلیفیان لێکەین و قسەیان بۆ ئەەکەین و پیانەڵێن ئێمە پێکەوەین لێرە و پێویستمان پێتانە و بەشێکیان برادەر و ڕەفیقمانن لە ڕاستیە من ناڵێم هەمویان بەڵام بەشێکیان ئەوانن کە پەیمانەدەن و هۆکارەکەشی بەشێکی ئەوەیە کە ئەندامانی ئەو فراکسیۆنانە بەشێکیان التیزام ناکەن بەگوێی سەرۆکی فراکسیۆنەکەیان ناکەن جا نازانم سەرۆکی فراکسیۆن لە ژێرەوە بڵێ ژێر بەژێر ئیعازی تریان پێ بگا بۆ ئەوەی دەنگ نەدەن بەو شێوەیەیە کە دەنگ نادەن بەڵام بەڵێنمان پێدەن کە دێتە سەر ئەوە بە بەیانوێک لە بەیانوەکان شتێک ئەێنەوە و هۆڵی کۆبنەوە جێڵێن یا نایەنە ژوورەوە بۆی نیساب کامل بێت. باشە کاک مەلاکەریم ئێستا دوایین بەڵێن چییە کە درابێ بە فراکسیۆنە کوردستانیەکان و دوای هەوڵی فراکسیۆنە کوردستانیەکان چییە لەمڕۆوە؟ فراکسیۆنە کوردستانیەکان سەرۆکی فراکسیۆنەکان دوێنە پێکەوە کۆبنەوەیان کردووە و ئێمەش بەڕاستی هەڵوێستمانە بێ ئەگەر وابێ بۆ ئەو بابەتانە یا ئەو بۆ ئەو پرۆژە یاسایانەی کە گرنگە ئێمەش ئەتوانین ئەندامانی پەرلەمانی کوردیش کەمنین کە 64 ئەندام پەرلەمانی کوردەیە هەمومان پێکەوە ئەتوانین جگە لە لایەنە سیاسیەکە و جگە لەوە کە ئێمە شەریکی حەقیقین و ئێمە بەشێکین لە پرۆسە سیاسیە ئەتوانین ناڕەزایی دەربڕین و ئیستحقاقی خۆمانەیە لە ڕاستیە بە پارێزگابوونی هەڵەبجە هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستان لە ساڵی 1999 بڕیاریان لەسەرەوە داوە کە هەڵەبجە پارێزگا بێ و دوایی یعنی هەموو ڕێکارە یاساییەکانی تەواو بووە لە ساڵی 2013 نووسراو لە ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستانەوە چۆتە ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی ئیتیحادی و هەنگاو بە هەنگاو ئیشی لەسەر کراوە ئەخیرەن تا ئەو ڕێکارە یاسایانە لە وەزارەتی تەختی لە وەزارەتەکانی تر لە ئەنجومەنی وەزیرانی عێراقی تەنانەت پەرلەمانی عێراق ئەخیرەن لە ساڵی 2014 ئیعازی ئەوەیە داوە کە داوای لە حکوومەت کردووە پرۆژە یاسایی بە پارێزگابوونی هەڵەبجە بنێرن
بنیێنە پەرلەمان بۆ ئەوەی کاری لەسەر بکرێ یعنی ئەم پرۆژه یاسایە نوێ نییە لە 2014 ئەم پرۆژه یاسایە هاتووە و کاری لەسەر کراوە بۆ ئەوەی هەڵەبجە بێتە یەکێک لە پارێزگاکانی عێراق. زۆر بەڕێز کاکەریم شکۆر ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق جێگیری سەرۆکی فراکسیۆنی یەکێتیر لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان سپاس بۆ ڕوونکردنەوەکانت بە هیوایەوەی بەرنامەیەندەکە کرمان پێکەوە لەسەر بە پارێزیابوونی هەڵەبجە و ئیتر دەستکەوتەکانی بە پارێزیابوونی هەڵەبجە بێ و ئەو پرسە تێپەڕێنرا بێ